بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة المائدة قيشتنا آياتها اشتاودو كآياتها اشتاودو تاوكري آياتي هشتاويك لآياتي بيشتر دا خواهی گەورە لەسەر زمانی ئیبراهیم پێغەمبەر فەرمووی کە کاتی خۆی ئیبراهیم لە کاتی گفتوگۆکردن لەگەڵ قەومەکەی ئەوانەی کە بتیان دەپەرست، کاتێک کە باسی خواکانی قەومەکەی کە داروبەرد و یعنی شتانێکی بێڕوح و بێجیان بوون باسی دەکردن کە زەرەریان نییە و قازانجیان نییە و خوانێکی بێکەڵک و بێسوودن. زۆر جار هەڕەشیان لە ئیبراهیم دەکردیان گوت ئەتۆ باسی خواکانی ئێمە دەکەی بە خراپە، خواکانی ئێمە زەرەر لێ دەدەن و تووشی موسیبەتت دەکەن و تووشی بەڵات دەکەن. جا ئیبراهیم سەلامی خوای لێبێ فەرمووی ئێوە شەریک بۆ خوای ئاسمانەکان و زەوی دروست دەکەن، ترستان نییە؟ دەتانەوێ ئەمن بترسم لە شتانێک کە نەزەر نەقازانج نەسوود هیچ شتێکیان بەدەست نییە. جا دواتر پرسیاری لێکردن فەرمووی فەئەیو الفەریقەینی ئەحەقو بالئەمنی، کامەمان لە پێشتر و شایانترین کە لە ئەمن و ئەماندا بین؟ من کە خوا دەپەرستم کە خاوەنی هەموو شتێکە، یان ئێوە کە داروبەردێک دەپەرستن کە خۆشیان پێ دروست ناکرێ ناتوانن دیفاع لە خۆشیان کەن. جا تا قیامەتێ بەبێ گومانی ئەو کەسەی کە خۆی داوەتە دەستخوا و تەوەکوول و پشتی بەخوا قایمە بە دڵنیاییەوە هەمیشە پارێزراوترە و لە ئەمن و ئەمانێکی زیاتردایە لە چاو کەسێک کە تەوەکوولی بەخوای نییە یا قەناعەتی بەخوای نییە. چونکە تۆ ئەگەر خۆتدا دەستی خوا خاوەنی هەموو شتێکە، بەبێ خوا هیچ کەس ناتوانێت هیچ زەرەرێک لێدا و هیچ کەسێکیش ناتوانێت قازانج و سوودێکت لێ بستێنێ، ناتوانێت بدمرێنێ، نەخۆشت کا، ڕزقت لێ ببڕێ، ڕزقت بۆ زیادکە. بەڵام خوای گەورە هەموو شتێکی بەدەستە. فەرمووی ئین کنتم تعلمون، ئەگەر ئێوە دەزانن. جا خوا دەفەرمێت لە ئاەتی 82 دا دەفەرمێت الذین ئامنوا، ئەوانەی کە ئیماندارن. ئەوە یەک، ئیماندارن لە دڵەوە قەناعەتیان بەخوا و بە هەموو ڕوکنەکانی ئیمان و باوەڕ هەیە. وەلەم یەلبیسوا ئیمانەهم بظولم، وەلەم یەلبیسوا و تێک هەڵیشیان نەکردووە ئیمانەکەیان بەستەم، یان دەکرێ بڵێین وەلەم یەلبیسوا ئیمانەهم دایان نەپۆشیوە ئیمانی ناو دڵیان بەستەم و زوڵم و شیرک و هاوبەش بڕیاردانان بۆ خوا. خوا دەفەرمێ ئولائیکە ئەوانە لەهم الئەمن، بۆیان هەیە پارێزبەندی، بۆیان هەیە پارێزراوی. لە دنیاشدا پارێزراو دەبن، بێ خوا هیچ شتێکت بەسەر نایە و بەبێ خوا هیچ کەس ناتوانێت هیچ لێکە. ئەوەی خواش بۆت دێنێ و خوا تۆشت دەکا بەبێ گومانی خێری تۆ و قازانجی تۆی تێدایە، بۆیە خوا تۆشت دەکا. ئەوە هیچ لەسەرە مەرگیشدا ئەو کەسێک کە ئیماندارە مەلایکەت و فریشتەکانی ڕوحکێشانەها پێشەوەی ڕوحی دەرچوێن و ڕوحی بێنە دەرە پێی دەڵێن ئەللا تەخافوا، نەترسی یعنی لە ئەمن و ئاسایشدا بە، وەلا تەحزەن و خەفەتیش مەخۆ. ئەوجا خوا دەفەرمێ وهم مهتدون، هەر ئەوانیش ڕێنمونی الذینە ئەوانەی ئامنوا باوەڕیان هێناوە وەلەم یەلبیسوا تێک هەڵیان نەکردووە یادیان نەپۆشیوە، هەردوو معناکەی ڕاستن. تێک هەڵیان نەکردووە ئیمانەکەیان بە شیرک، یعنی لەگەڵ ئیمان بوون بەخوا ئیمان و باوەڕیان بەخوایەکی دیکە نییە، لەگەڵ خوا کەسێکی دیکە ناپەرستن، لەگەڵ خوا پشت بە کەسێکی دیکە ناپەرستن. ئولائیکە ئەوانە لەهم الئەمن، بۆیان هەیە یعنی پارێزراوی، ئەمن و ئاسایش. وهم وأوان مهتدون ڕێنمونی کراون. الذين آمنوا ئەوانەی کە ئیمان دارن، ئیمانیان هێناوە لە دنیادا بەڵام بە هەموو ڕوکنەکانی ئیمان. وەلەم یەلبیسوا ئیمانەهم و تێک هەڵیان نەکردووە ئیمانەکەیان بەستەم. جا عولەما دەفەرمون کاتێک کە ئەو ئایەتە هاتە خوارێ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەفەتیان خوارد، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا کێ هەیە لە ئێمەی ئیماندار نەوعێک زوڵمی نەکرد بێ، زوڵمی لە خۆی نەکرد بێ یا لە کەسێک نەکرد بێ، چونکە عەدالەتی تەواو لە ئیش و کار و لە ژیاندا
بە کەس ناکرێ. بۆیە سەحابەکان کە ئەو ئاەتەیان بیست وشەی زوڵمیان وەک خۆی تەفسیر دەکرد. ئاەتەکە دەڵێ ئەگەر تەرجمەی حرفی ئاەتەکەی کەین دەفەرمێ ئەوانەی کە ئیماندارن بەڵام ئیمانەکەیان تێک هەڵ نەکردووە بە زوڵم. طبعاً هیچ ئیماندارێک هەیە زوڵمی هەر نەکردبێ؟ بێگومان نییە. بەڵام دەفەرمون کاتێک کە ئەو ئاەتە طبعاً دڵی تەنگکردن و خەفەتی خواردن، ئیبن عەباسە دەفەرمون فەرمووی وەکو ئێوە تێگەیشتوون ئاەتەکە بەو شێوەیە نییە، بەڵکو ئاەتەکە مەبەست تەفسیری ئەو ئاەتێکی دیکە دەکا. لە سوڕەتی لوقمان کاتێک کە خوای گەورە باسی لوقمانی دەکات دەفەرمێ یا بونەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. فەرمووی ئەی کوڕەکەم هاوبەش بۆ خوا بڕیار مەدە، بێگومان هاوبەش بڕیاردان بۆ خوا گەورەترین زوڵمە. بۆیە ئەو زوڵمە لێرە بە معنای شیرکە. هەر کەسێک ئیمانی هێنا بێ بەڵام لەگەڵیدا مشریک نەبێ. مشریک نەبێ یعنی کەسێکی دیکە بەخوا نەزانێ یان عەبداتی و بەنداتی بۆ کەسێکی دیکە نەکات جگە لە خوا. جا زۆر جار باسمان کردووە بە زمان ئێستا کەس ناڵێ خۆ خوایەکی دیکە هەیە لەگەڵ ئەڵڵایدا خوایە وایە، بەڵام هەیە لەگەڵ خوادا کەسێکی دیکەی خۆش دەوێت، هەیە لەگەڵ خوادا لە کەسێکی دیکە دەترسێ، هەیە لەگەڵ ئەوەی کە پشت بە خوای دەبەستێ پشتیش بە شتی دیکە دەبەستێ، هەیە وەک چۆن خوای بە ڕازق دەزانێ خەڵکێکی دیکەش بە ڕازق دەزانێ. مەسەلەن هەیە چۆن شەرع و دین و یاسا لە خوا وەردەگرێ، زۆر جار بۆ هەندێک شت پەنا دەباتە بەر یاسا و شریعەت و دەستورێک کە ئیخوای نییە، خوا پێی ڕازی نییە ئیلا ئاخیری. وەرحاصل کە دەڵێن شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ یعنی هیچ عەبداتی و بەنداتیەکی بۆ غەیری خوا لە دڵدا نەبێ. ئەو کەسێک کە ئیماندار بێ و هاوبەشی بۆ خوا بڕیار نەدابێ بەس ئولائیکە لەهم الئەمن، ئەو کەسە بەدڵنیاییەوە لە پارێزبەندیدایە، لە پارێزراویدایە، لە ئەمن و ئاسایشدایە. لە دنیاشدا بەبێ خوا هیچ کەس ناتوانێت هیچی توشکە. زۆر جاریکە گوتومانە ئەگەر خوا شتێکی توش کردی حتمەن خێری تۆی دەوێ، خوا چاکەی تۆی دەوێ و مەسلحەتی تۆی دەوێ ئەگەر بەڕواڵەتی شتەکە ناخۆش بێ. ئەو جار لە کاتی سەرمەرگیشدا ئەوە گومانی تێدانی کە ڕوحت دەرچوو هیچ ترسێکت لەسەر نامێنێ ئەگەر بە ئیمانداری چووبی. ئەگەر شیرکت بۆ خوا بڕیار نەدابێ بۆی خوا دەفەرمێ الذین آمنوا ئەوانەی کە ئیماندارن ئەوە عەقیدە و باوەڕە وەلەم یەلبیسوا ئیمانەهم دا نەپۆشیوە ئیمانەکەیان یان تێک هەڵیان نەکردووە لەگەڵ ئیمانەکەیان شیرک و ستەمکاری ئولائیکە لەهم الئەمن ئەوانە بۆیان هەیە پارێزراوی و ئەمن و ئاسایش لە دنیا و لە قیامەتیش وهم مهتدون و ئەوان ڕێنمونی کراون و ڕێگای ڕاستیان دۆزیوەتەوە و لەسەر ڕێگای ڕاستی. ئەو جار خوا دەفەرمێ وەتیلکە ئەوەی کە باسمان کرد لەو ئاەتانەی پێشووە وتمان ئیبراهیم بەڕواڵەت ئەستێرەی کرد بە خوای خۆی، مانگی کرد بە خوای خۆی، وایە خۆری کرد بە خوای خۆی. ئەوە ئەگەر بۆ تەمسیلکردن و وێناکردن نەبێ دروستە بە ئەستێرەی بڵێ خوای منە؟ بێگومان نا، دروستە بە خۆر. بەڵام ئەوانە کە ئیبراهیم گوتنی چی بوون؟ وەتیلکە حوجەتونا ئەوانە بەڵگە و نیشانەکانی ئێمە بوون. ئاتەیناها ئیبراهیمە بەخشی بوومان بە ئیبراهیمی، فێری ئیبراهیممان کردبوو عەلا قەومی کە لە بەرامبەر قەومەکەیدا بەکاریان بێنێ. خوا ڕێی پێدا بوو، خوا کە ڕێی پێدا هیچ شتێک کە خوا قەراری لەسەردا و بڕیاری لەسەردا تەوان بۆ ئینسانی بە گوناه نانووسێ خوا. وەتیلکە ئەوە حوجەتونا بەڵگە و دەلیلەکانی ئێمە بوون ئاتەیناها بەخشی بوومانن بە ئیبراهیم عەلا قەومی بە ئیبراهیم کە بیان هێنێتەوە لە بەرامبەر گەلەکەیدا. جاخوا دەفەرمێن نەرفع دەڕەجات من نەشا، نەرفع بەرز دەکەینەوە لە دنیاش لە قیامەتیش. دەڕەجات هێندێک کەس بە چەندان پلە بەسەر هێندێک خەڵکی دیکەدا، بەڵام من نەشا ئەوەی کە بمانەوێ، ئەوەی حەزمان لێبێ. بەرزکردنەوە و نزمکردنەوە بەدەستی خوایە. لە دنیادا خوای گەورە حەزی لێبێ بەرزت دەکاتەوە لە ڕووی پلە و پایە و ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات و حەزیشی لێبێت دەتهێنێتە خوارێ. و لە قیامەتێش بە هەمان شێوە هێندێک خەڵک هەیە لە بەهەشدا پلەکانی بەرزن و هەیە نزمتر و هەشە هەر ناچێتە بەهەشتێ بەڵکو بە پلە خوار و نزمەکانی دۆزەخدا خوا دەیباتە خوارێ. وەتیلکە حوجەتونا ئەوە بەڵگە و نیشانەکانی ئێمەن
ئاتەیناها بەخشی بوومانن بە ئیبراهیم عەلا قەومیه لە بەرامبەر گەلەکەیدا نەرفەع بەرز دەکەینەوە ئێمە دەڕەجاتین بە چەندان پلە بەڵام من نەشا ئەوەی بمانەوێ تەمان لە دنیادا ها فەرمودەمان خوێندووە کە هەر کەسێک لەبەر خوای گەورە خۆی بەکەم بزانێ و لە بەرامبەر خوادا سەری نزم بێ حتمەن خوای گەورە لە دنیادا و لە قیامەتیشدا ئەو کەسە بەرز دەکاتەوە و ڕێزداری دەکات. ئینە ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ حەکیمون عەلیم دانایە کارزانە و زاناشە ئاگاداری هەموو ئەو شتانەیە کە ئینسان دەیکاو و ئینسان دەیڵێت و بە خوتخوتە و وەسوەسەش بەسەر دڵماندادێن. وەتیلکە ئەوەی باس کرا لە ئاەتەکانی پێشووتردا حجەتونا بەڵگەکانی ئێمە بوون ئاتەیناها بەخشی بوومانن بە ئیبراهیم سەلامی خوای لێبێ عەلا قەومیه لە بەرامبەر گەلەکەیدا نەرفەع بەرز دەکەینەوە دەڕەجاتین بە چەندان پلە من نەشاء ئەوەی هەر کەسێک بمانەوێ ئینە ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم حەکیم دانایە عەلیم وەزاناش. ئەو جار دەفەرمێەوە وهەبنا لەه ئێمە بەخشیمان بە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئیسحاق و یعقوب طبعا ئیسحاق کوڕیەتی وایە ئەی یعقوب نەوەیەتی طبعا ها جا هەر لەگەڵ ئەوەی کە خوا ئیسحاقی پێدا طبعا ئیسحاقی لە تەمەنی چەند ساڵیدا پێبەخشراوە لە سەروی 100 ساڵیەوە بۆ طبعا تەمەنی لە چێش لە کام خێزانەی بووە ئیسحاق لە چێ ناویچە خێزانەکەی ناویچەوە سارا طبعا سارا بە منداڵیش بە گچکەیش نەزۆک بووە بەس یعنی تەمەنی سەروی نەوەتی بووە سارا ئیبراهیم لە سەروی 100 بووە لەگەڵ 120 ساڵ بووە خوای گەورە وەکو پاداشت لە بەرامبەر ئەو پابەندی و ئیلتیزام و خۆگری و خۆڕاگریەی کە ئیبراهیم نواندی هەرچی خوا فەرمانی پێکرد جێبەجێ کرد بەوەی کە ئامادە بوو ئیسماعیلیش سەر ببڕێکە ئەویش بە تەمەنی پیری و بە ساڵاچوویدا پێی بەخشرا بوو خوای گەورە لە پیاوێکی پیری بە تەمەنی بە ساڵاچوو و هەروەها لە ئافرەتێک کە بە گەنجیش نەزۆک بووە خوای گەورە مژدەی پێدەدا کە کوڕێکی دەبێت ئەو کوڕەش کوڕێکی دیکەی دەبێت لێک کاتێدا کە ئیسحاق بەڵێ ڕاستەوخۆ کوڕی ئیبراهیم پێغەمبەرە بەڵام یعقوب کوڕی ئیسحاقیە کە نەوەیتی یعنی ئیسحاقت پێدەدەین لەویش یعقوبت پێدەبەخشین و هەمووشمان دەزانین یعقوبیش بۆتە باب و باپیری چەندان پێغەمبەری دیکە کە لەو پێغەمبەرانی یوسف و چەند منداڵی کەشی هەبوون طبعا پێغەمبەر نەبوون ووهبنا له بەخشیمان بە ئیبراهیم پێغەمبەر بەڵام لە بەرامبەر چیدا لە بەرامبەر ئەو خۆ ڕاگری و معنەویەتە بەهێزەی و وەک دەڵی سەرنەوی نەکردنەی بۆ نەمرود و بۆ بتە زیندوو مردووەکاندا خوای گەورە پاداشتی کرد هەر لە دنیادا ووهبنا له ئیسحاق و یعقوب بەخشیمان بە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێت ئیسحاق و لەویش یعقوب کولەن هەدەینا هەمووشمان ڕێنمونی کردبوون بۆ ڕێگای ڕاست. ئەو جار وەنوحا هەدەینا من قبل وەروە نوح پێغەمبەریشمان هیدایەت دابوو ڕێنمونیمان کردبوو پێشتر پێش ئیبراهیم. ئەو جار ومن ذریەته و هەروەها لەنەوە و وەچەی نوح پێغەمبەریش سەلامی خوای لەسەر بێت خەڵکانێکی دیکەمان ومن ذریەته و هەروەها لەنەوە وەچەی ئیبراهیم پێغەمبەریش کەیکەمان ڕێز لێگرت و وەک دەڵێ هیدایەتماندا داود و سولەیمان کە ئەوانە چی یەکترین داود و سولەیمان کوڕبابن داود باوکە و سولەیمان کوڕە ئەوانە هەردووکیان تەمان هەم پێغەمبەر بوون و هەمیش مەلیک و دەسەڵاتدار بوون تەمان لە سەردەمی خۆیاندا. ئەو جار و ئەیوبە و یوسفە و هەروە ئەیوب و یوسفیشمان هیدایەت دابوون کە ئەوانەش هەر بەڕەچەڵک دەستنەوە سەر ئیبراهیم پێغەمبەری. بۆچی ناوی ئەو دوانش بەیەکەوە هاتووە؟ چونکە هەر یەکیان ئەیوب خوای گەورە تاقی کردەوە ئیمتیحانی کرد و هەروەها یوسف پێغەمبەریش ئیمتیحان کرا و تاقی کرایەوە. ئەیوب پێغەمبەر لە دەستدانی منداڵ کە 7 کوڕی هەبوون هێندێک دەفەرمێن 7 کوڕ و 7 کچی هەبوون طبعا هەمووی مردوون سەروەت و سامانی هەبووە هەمووی لێستێنراوەتەوە تووشی نەخۆشیەک بۆ چەند ساڵ نەخۆش کەوتووە 18 ساڵ
و ئەیوب سەلامی خوای لەسەر بێت منداڵەکانی مردن خوای گەورە ماڵەکەی هەموو برد وەروە تووشی نەخۆشیێکیشی کرد کە خەریک بوو نزیکەکانی خۆشی لێی بێتاقەت بن و لێی بێزار ببن بەڵام ڕۆژێک دوعاشی نەدەکرد کە لەیان دەپرسی بۆ دوعا ناکەی خۆ تۆ پێغەمبەری خوا دوعات جواب دەداتەوە دەیفەرموو شەرم دەکەم دوعا بکەم چونکە چەندان ساڵم بە ساغی بەڕێ کردووە ئێستا بەقەدەر ساغیەکەی نەخۆش نەکەوتووە 18 ساڵە نەخۆشم بەڵام چەند ساڵی دیکە خوای گەورە بە ساغی ئەوەی کردووم خوای گەورەش دواتر تەوان ئاوێکی بۆ هێنایە دەرێ چاک بوویەوە منداڵەکانیشی بۆ زیندووکردنەوە تەوان هەندێک دەفەرمون ئەوەی هەی بوو بۆی زیندووکردنەوە خوای گەورە هێندەی کەشی پێدان و هەروەها سەروەت و سامانەکەشی بۆ گەڕاندەوە لە بەرامبەر ئەو سەبر و ئارامیەی کە گرتی یوسفیش هەمومان دەزانن بە منداڵی خراپیر وایە تا ئەوە تاقیکردنەوەیەک تاقیکردنەوەی دواتری لە بەرامبەر زولەیخایدا حەز و ئارەزوویدا کەوتە ئەو پەڕی تاقیکردنەوە جوانترین ئافرەت دەسەڵاتدارترین ئافرەتی سەردەمی خۆی داوای خراپەکاری لێ دەکرد کە ئەو کۆیلێ و ئەو مەلیکەیە بەڵام ئامادە نەبوو دواتر سزنەکەی خوای گەورە هەموو ئەوانەی لەسەر لابردن و دواتر کردی بە گەورەی ئەوێ بەڵێ ئەو جار وە موسا و هاڕون و هەروە موسا و هاڕونیشمان هەر هیدایەت دابوون کە موسا و هاڕون برای یەکترین و هەروەها لەگەڵ یەکیش پێغەمبەر بوون جاخوا دەفەرمێ وەک ئەو باسی پێغەمبەران بوو وازحە خوای گەورە ئەو پێغەمبەرانەی چاکە لەگەڵ کردن هەر یەکەیانی بە جۆرێک ئیمتحان کرد و لە ئیمتحان و تاقیکردنەوەکان دەرچوون خوای گەورە هەر یەکەیانیشی لە دنیادا بە جۆرێک پاداش کردن وایە و پاداشتی قیامەتیشیان لە شوێنی خۆیەتی ئەوەی جێی سەرنجە بۆ ئێمە ئەو کەلیمەی ئاخریە ئەو ڕستەی ئاخریە خوا دەفەرمێ وەکەذالیکە نەجزی المحسینین هەر بەم شێوەیە پاداشتی هەر کەسێک دەدەینەوە کە چاکە کار بێ بنمونە گەر ئینسان وەکو ئیبراهیم پێغەمبەری تەوەکولی هەبێ و غیرەتی هەبێ لە بەرامبەر بت و بتپەرستیدا خوای گەورە چی بۆ ئیبراهیم کردووە ئەگەر تۆش هەمان تەوەکول و قەناعەتت هەبێ دەگونجێ خوای گەورە هەمان شتت بۆ بکە ئەگەر نەخۆش دەکەوی بنمونە وەکو ئەیوب پێغەمبەری وەکوی ناچون کە خوا بەقەدوی تاقید ناکاتەوە خوا لە قەدەر ئیمانی خۆی تاقیمان دەکاتەوە بەڵام ئەگەر نەخۆش کەوتی سەبر بگرە خوای گەورە چۆن قەرەبووی ئەیوبی کردەوە ئی تۆش دەکاتەوە بە دڵنیایی لە دنیادا مەسەلەن غەریزە و ئارەزوو با غەریزە و حەز تاقی دەکرێەوە لەبەر خوای ئامادەنی گوناهەکەی خوای گەورە وەکو یوسفی دەسەڵاتت پێدەدا وێ دەفەرمێ بەم شێوەیە پاداش دەدەینەوە هەر کەسێک چاکە کار بێ سەیریکەنەوە ووهبنا له بەخشیمان بە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئیسحاق و یعقوب كلن هەدەینا هەموویانمان ڕێنمونی کردبوو ونوحا و هەروەها نوحیش سەلامی خوای لەبێت هەدەینا من قبل ڕێنمونیمان کردبوو لە پێش ئیبراهیمدا ومن ذريته وهروها لنوو وسي إبراهيم پیغمبرش داود و سليمان من هنابون كهردوشيمان رينموني كردن وهروها يوسف و أيوب و يوسف وهروها موسى و هارون همو أوانا خواهي قبرة هداياتي دابون خواهي قبرة رينموني كردبون رقاي راستي بشان دابون وكذلك بلام خواهد فرمي بم شوية نجزي المحسنين پاداش دەدەین هەرچی چاکە کار بێجا با پێغەمبەریش نەبێ بەڵام مادام چاکە کاری و شوێن کەوتەی پێغەمبەرانی خی گەورە چی بۆ ئەوان کردووە حتمما بۆ تۆشی دەکات جا لە دنیاە بۆت دەکا یان ئەگەر لە دنیاە بۆی نەکردی لە قیامەت پاشان دەفەرمێ وە زەکەریا و یەحیا و هەروەها زەکەریا و یەحیاش کە ئەوانە هەمویان بەڕەچەڵە دەستنەوە سەر هەر یەکیان بە جۆرێک دەگاتەوە بە ئیبراهیم پێغەمبەری زەکەریا و یەحیاش چی یەکترین باو بکڕن طبعا ها زەکەریا سەلامی خوای لەبێ کە سەرپەرشتیکاری مەڕیەمەی بووە کاتێک کە ها موعجیزەی ڕزق و خۆراک و خواردن لە مەڕیەمەی دەبینێ دوعا دەکات کە خوای گەورە منداڵێکی پێ بدا ئەویش لە تەمەنی پیری و بە ساڵاتچوویدا کە خێزانەکەی نەزۆ کە خوای گەورە منداڵێکی پێدەدا و ناوی دەنێ یەحیا کە هەردووکیان طبعا زەکەریا و یەحیا لە پێناوی خوای گەورەدا بە مشار لەت کراون و کوژراون بەڵام پاشگەز نەبوونەتەوە و پەشیمان نەبوونەتەوە و عیسا و ئیلیاسا و هەروەها عیسا سەلامی خوای لەسەر بێت و هەروەها ئیلیاس کە ئەو دوانەش دەفەرمون عیسا و ئیلیاسیش عیسا پشتی لە دنیای کرد بۆ ها ژنیشی نێناوە طبعا و ئیلیاسیش پێغەمبەرێک بۆ خۆی تەرخان کردووە طبعا وازی لە هەرچی شتی دنیایی هێناوە بەس خەریکی داعوە و خزمەتی دینی خوا بووە خوا دەفەرمێ كل من الصالحین هەموو ئەوانە یەکێک بوون لە چاکەکاران
وزكريا ويحيى وعيسى وإلياس وهروها زكريا ويحيى وعيسى وإلياسش خواهي قورا هداياتي دابون هذا فرمين رينموني مان كردبون كل من الصالحين هموش يان لتاكا كاران أو جار وإسماعيل واليسع إسماعيل يسعش اليسع كاوش اليسع طبعا الفلامة كي لقلا يكك اللي بيغمبراني إخوة إسماعيل سلام إخوة لسر بيت ككري إبراهيم بيغمبرا وهروها اليسع كأويجي كي ديكي لو بيغمبراني كبرت صلق دسيتا وسر إبراهيمي وهروها يونس سلام إخوة لبي وهروها لوط كبيغمبري إخوة قال فرمي كلا فضلنا همو يانمان هل بجار دبو بتاكتر دانابو على العالمين بسر همو خلقي سردمي خويا واضحة إسماعيل اليسع وهروها يونس لوط وكلا وهم يعني همو أوانا من رينموني كردبون وكلا فضلنا وهموش من أواني ناويان هاتوا فضلنا هل من بجار دون بتاكتر من داناون بسر همو خلقي ده هر اوانش نا ومن آبائهم وهروها بشك لباب بابيراني اوانش وهدايات دابون وذرياتهم وبشك لنوو وسكانشيان وهدايات دابون وإخوانهم وهروها بشك لإخوان براو خشكو عشيرتو بنمالكانشيان وهدايات دابون لقل اوان او جار خواه فرمي وجتبيناهم همو اوان من هل بجار دبون كردو مانن بپیغمبر وهديناهم وهروها رين منشمان كردبون إلى صراط مستقيم بورغاي راست كجورتين نعمة كخوا لقل إنسان دا بيكاو كردبيتي بريتي لوي كخوا ضلي والي كردبي هدايات إخوات قبول به ومن آبائهم بشك لبابو بابيرانيان وذرياتهم نوو وسكانيان وإخوانهم براو عشيرة خزمو كسكان ومن آبائهم وذرياتهم وإخوانهم بابو بابيرانيان وهروها نوو وچکانیان وبراو عشيرتكانشيان رينموني كرابون وخوا هدايات دابون بورغاي راست وجتبيناهم وهروها رينمونيشمان كردبون يعني هلشمان بجار دبون وهديناهم ورينمونيشمان كردبون الى صراط مستقيم بورغاي راست قال فرمي ذلك او پیغمبران لسريبون او كخوا لقل او پیغمبران دا كردويتي هدى الله رينموني خواه بلام يهدي به رينموني دكا خوا بو هدايته رقا راستا من يشاء من عباده اوي بيوي لبندكاني طبعا هداية اختيارية عن إجبارية اختيارية إنسان دبي بوخوي هداية قبول به بلام خوا بشتواني لبكا خوا توفيق الدا واضحة ذلك هدى الله اوي باسكرا ولا قرآن او شريعته ياساي كخوا ناردويتي بو پیغمبران هدى الله رينموني خوايا بلام يهدي به رينمونيان دكا بو هداية بو قرآن من يشاء اوي كبير من عباده لبندكاني جا خوا دا فرمي ولو اشركوا اگر خوا چند رزي لو پیغمبران ناوا او پیغمبران چند پادارن خوا دا فرمي ولو اشركوا اگر هاو بش يارن بريار دابا بو خوا لحبط عنهم هل دو شايا وليان ما كانوا يعملون هرچی کردویان شرك هرچی کردوی انسانی هيا يكساني دكاتو بسفر ها زور خلق هيا ساكاري چاكا زور دكا لعبادة خوا پرستی دا لقيمة دايا شونوجي هيا روجوي هيا زكاة هيا حجي هيا بخشيني هيا طبعا زور جار آقاي لخوني ها لجوركان عبادة دا بەهاڵە دادەچێت شەیتان فریوی دەدا جاری وایە خۆشەویستی کەسێک دەچێتە دڵیەوە بەقەدی خوا هەموو کردەوەکانت سفر دەکاتەوە جاری وا هەیە لە جیاتی پشت بەخوا ببەستی پشت بە کەسێکی دیکە دەبەستی هەموو کردەوەکانت سفر دەبێتەوە تنگانەیەک ڕوت تێدەکات لە جیاتیەوەی هانا بۆ خوا ببەی هانا بۆ کەسێکی بێدەسەڵات دەبەی هەموو کردەوەکانت سفر دەبێتەوە و جاری وا هەیە ڕیا و ڕیابازی ئینسان چاکە و عیبادەتی زۆر دەکات ئەوەیان کە زۆر شاراوەیە ئینسان دەبێت زۆر ئاگای لێبێ شەیتان فێڵت لێ دەکا بۆ خوای کردوتە بەڵام شتێکی دیکەش دێتە دڵت حەزشت لێیە خەڵک بتبینێ خەڵک مەدحکا خەڵک پێی چاک بێ خەڵک پێی باش بێ وێ یان جاری وا هەیە ئینسان چاکەی زۆرە بەڵام ترسی لە غەیری خوا هەیە جاری وا هەیە چاکەی زۆرە بەڵام ئیتاع و گوێڕایەڵیەکەی بۆ غەیری خوایە ئەوانە هەموویان هەر جۆرێک لە جۆرەکانی عیبادەت ئینسان بیکە کردەوەکانی ئینسانی سفر دەکا
ئەوانە پێغمبەریشن ئەگەر شەریکیان بۆ خوا بڕیاردا بە خوا کردەوەکانی هەر هەمووی سفر دەکردنەوە ئەدی ئێمە بێگومان ئێمە شەروایە ئەوە یاسایە بۆ هەموو کەس وەکو یەکە ذلك هدى الله ئەوە ڕێنمونی و ڕێگای ڕاستی خوایە ئاگاتان لێی بێ یهدی به خوای گەورە ڕێنمونی دەکا بەو قورئانە بەو کتێبە بەو پەرتووکە من یەشاء ئەوەی بیەوێ لە بەندەکانی وەلەو ئەشڕەکو ئەگەر ئەو پێغەمبەرانە کە ناویان هاتووە هاوبەشیان بڕیاردا بە بۆ خوا بەڵام ئەو هاوبەش بڕیاردانە دەبێت لە مێشکماندا بیسترینەوە ها خەڵک کەوتت مشریک تەنها ئەوەی دێنە پێشچاوی کە کاتی خۆی بەردێکیان تاشیوە لە بەرامبەر خۆیان داناوە سەریان بۆ نەوی کردووە هەرەوە نییە شەریک بڕیاردان هەرچی تایبەتە بەخوا دەبێت بەس بۆ خۆی قەراری دەی ئەگەر هاوبەشت بۆ خوا بڕیاردا لە حەبیط عنهم بەتاڵ دەبوویەوە لێیان ما كانوا يعملون هەرچی ئەنجامیان داوە جاخوا دەفەرمێ أولئك الذين آتيناهم الكتاب أولئك ئەوانە الذين كسانێکن آتيناهم الكتاب پێمان بەخشیبوون کتێب ئەوە یەک والحكم وهروها حكم دەکرێ بڵێن دانایی و دەکرێ بڵێن یا قانون و یاسا و دەستور والنبوة وهروها پێغەمبەرایەتیش کتێبی ئاسمانی بۆی نهاتۆن تەنها ها بنمونە ئێستا زۆر جار باسیەوەی دەکرێت تەنها دەین کە قورئانی دەخوێنینەوە زەینمان لەسەر چیە زەینمان لەسەر ئەوەی چەند حرفمان خوێندون چەند پیتمان خوێندون چەند ختممان کردووە چەند ئەجرمان دەستکەوتووە ئەوانە فەزڵن ها ئەسڵی ناردنی قورئان بۆیە ئینسان حکمی پێ بکە حکمەکەش بۆ دنیایە نەک بۆ قیامەتێ کەسێک لە دنیادا حکمی بە قورئان نەکرد بێ لە قیامەتێ بەو قورئانەی ناحەسێتەوە کابرا بە شەرع و دینی خوای ڕازی نەبێ نەک حرفێکی ملیارێک ختمیش بکە ئەگەر شەرع و دینی خوات قبول نەبیان هەوڵی پیادەکردنی شەرع و دینی خوا نەدەی بە تەئکید ئەو ئەجرانەشت دەست ناکەون بۆیە خوای گەورە وەکو چاکە لەگەڵ ئومەتی پێغەمبەردا بۆی داناوێن کە ئەگەر حرفێکی بخوێنی دەخێرت بۆ بنووسرێت جوزئێکی بخوێنی چەند پیتە ئەوەندە دەخێریت بۆ دەنووسرێن زیکرێکی گچکە دەکەی جاری وا هەیە سوبحان اللهیەکی دەکەی تەرازووی چاکەکانت بۆ پڕ دەکا بەو مەرجەی لە مەبدە و عەقیدە و ئیمانتدا تەسلیم بەخوا بوو بیت أولئك خوا دەفەرمێ ئەوانە الذين آتيناهم الكتاب کەسانێکن پێمان بەخشیون کتێب والحکمە جا حکمە یان داناییە یان شریعەت و یاسا و قانونە والنبوة وهروها پێغەمبەرایەتیشمان پێداون ئەدی فإن يكفر بها هؤلاء فإن يكفر جا خوا دەفەرمێ ئەگەر بێباوەڕ ببن بەو قورئانە بەو شریعەتە هؤلاء ئەو قەومە و ئەو بتپەرستانەی مەککە خوای گەورە لەسەروان پەکی دەکەوێ بێگومان نا فإن يكفر بها هؤلاء ئەگەر بێباوەڕ ببن بەو شریعەتە بەو دینە هؤلاء ئەوانە قەومەکەی تۆ فقد وكلنا بها بێگومان ئێمە دەکەینە چاودێر و پارێزەری ئەو دینە قەومە گەلێکی دیکە کە لەیسوا بها بکافرین کە ئەوان بەو بەڵگە و نیشانانە بێباوەڕ نابن و ئێمە شەروە ئەگەر ئێمە پابەند بین بە دینی خوا و شەرعی خزمەتی دینی خوا بکەین و لە خزمەتی دینی خوادا بێ چاکەیەکە بۆ لەگەڵ چێمان کردووە لەگەڵ خۆمان هەی ئەگەر ئێمە نەمان کرد و ئێمە ئامادەی جێبەجێکردنی نەبووین خوای گەورە کەسێکی دیکە دێنێ ئێمە لە ئەجرەکەی بێبەش دەبین خوای گەورە کەسێکی دیکە دێنێ لە ئێمە چاکتر خزمەتی کا و لە ئێمە چاکتر جێبەجێ کا و لە ئێمە چاکتر ئیشی بۆ بکە بۆیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ دین لەسەر بتپەرستەکانی مەککە و لەسەر کەس و کارەکەی تۆ پەچی نەکەوتووە ئەگەر ئەوان ئامادەی خزمەتکردن و پاراستن و پارێزگاری لێکردنی نین خوای گەورە خەڵکێکی دیکە دێنێت کە بەو دینە بێباوەڕ نابن و خزمەتی دەکەن أولئك ئەوانە الذين کەسانێکن آتيناهم الكتاب پێمان بەخشیبوون کتێب والحکمە حکم دانایی و هەروەها دەستور و یاسا والنبوة وهروها پێغەمبەرایەتی فإن يكفر بها ئەگەر بێباوەڕ ببن بەو دینە بەو ئاینە بەو نیشانانە هؤلاء ئەوانە فقد بێگومان وكلنا بها يعني دەیکەینە پارێزەری ئەو دینە ئەو ئاینە ئەو بەڵگە و نیشانانە قەومەن کەسانێکی دیکە کە لەیسوا بها کە ئەوان بەو ئاەت و نیشانانە بکافرین قەت بێباوەڕ نابن واضحة يعني ئەگەر ئەوان باوەڕی پێناهێن و بێباوەڕ دەبن لە بەرامبەریدا پاراستنی ئەو دینە و خزمەتی ئەو دینە دەستپێرین بە کەسانێکی دیکە کە ئەوان کە دێن لە جێی ئەوان
هیچ کاتێک بە ئاەت و بەڵگەکانی خوای گەورە بێ باوەڕ نابن. سێفریای کامی نەکەوت. أولئك أعوانا الذين كسانكن آتيناهم الكتاب بيمان داون كتاب برتوكي والحكمة دانايو حكم الياسا والنبوة بيغمبراتي فإن أجر يكفر بها بواور ببن بون نشانانا هؤلاء أعوانا فقط بيقمان وكلنا يعني ديسبيرين يا ديكينا تشاودر بها بسر أو نشانة وبلغانانا قوما كسانة دي ليسوا بها كأوان بلغو نشانانا بكافرين بباور ناب. جا خواه فرمي أولئك أعوانا أو پیغمبرانا وأويك بدواي أو پیغمبرانا كوتون جن الذين كسانكن هدى الله خواه قورا رينموني كردون. أولئك أعوانا أو پیغمبرانا كناويان هاتوا كباس كراون الذين كسانكن چونکە خوای گەورە باسی پێغەمبەرەکان و نەوەوەچەکانیشیان کردووە کە پێغەمبەری ئێمەش سەلامی خوای لەسەر بێت نەوەی کامیانە دەسێتەوە سەر کام پێغەمبەرەی ئیسماعیل و لەویشەوە ئیبراهیم و دواتریش بۆ نوح پێغەمبەر سەلامی خوای لەبێ. أولئك ئەوانە الذين کەسانێکن هەدى الله خوا ڕێنمونی کردوون فبهداهم بەڕێنمونی ئەوان اقتده ئێوەش پابەند بن ئێوەش چاو لە ڕێنمونی و ڕێگای ئەوان کەن دەست بە ڕێنمونی و هیدایەتی ئەوان بگرن. قل پێشیان بڵێ لا ئەسئەلوکم عەلەیه ئەجرا من داواتان لێ ناکەم لەسەر هیدایەت و ڕێنمونی ئەجران هیچ کرێک هیچم لێتان ناخۆ هەمووتان ببنە موسڵمان پێغەمبەرایەتی پێغەمبەر هەر وەک خۆیەتی کەسیش ئیمانی پێ نەهێنێەوە ئەجری خۆی هەر دەست دەکەوێت وێ قل لا ئەسئەلوکم پێیان بڵێ داواتان لێ ناکەم عەلەیه لەسەر هیدایەت و ئیمان هێنانتان ئەجرا هیچ کرێک. هەدی پێغەمبەر چی لەسەرە یان ئێمە چیمان لەسەرە إن هو أو قرآن إلا ذكرى تەنها ئامۆژگاریە ئامۆژگاریش بە نەرمی دەگەیەندرێ ئەتۆ گەیاندنت لەسەرە للعالمین بەڵام بۆ هەموو خەڵکی بۆ هەر کەسێک دەمت پێی دەگات و قسەت لێ وەردەگرێت و گوێت لێ دەگرێت واجبە لەسەرت پێی بگەیەنی بەڵام بە قسەت دەکا یا بە قسەت ناکات و ئەجری خۆت هەر دەستکەوتووە بە قسەی نەکردی ئەجری گەیاندنەکەت هەر لەسەرە و هەروەها بە قسەی کردی ئەجری هیدایەت دانەکەت بەردەکەوێت لە هەردوو حاڵەتەکەیدا ئینسان هەر قازانج دەکە. أولئك ئەوانە الذين کەسانێک بوون یا کەسانێکن هەدى الله خوا ڕێنمونی کردوون فبهداهم بە ڕێنمونی ئەوان بە ڕێگای ئەوان اقتەده پابەند بنن چاو لە ڕێگای ئەوان کەن. قل پێیان بڵێ لا ئەسئەلوکم داواتان لێ ناکەم عەلەیه لەسەر ئیمان هێنان و هیدایەت وەرگرتن ئەجرا هیچ کرێک إن هو أو قرآن إلا ذكرى تەنها ئامۆژگاری و پەندە للعالمین بۆ هەموو خەڵکی جیهان. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.